دووبارە سڵاوتان هەبێت لەگەڵتان بەردەوامم. تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەمەوە، باسی ئاگربەستی نێوان هەسەدە و دیمەشق دەکەم کە بۆ ماوەی 4 ڕۆژ چووە بواری جێبەجێکردنەوە. لەسەرم پرسە گرنگە بەڕێز عەبدولوەهاب خەلیل بەرپرسی پەیوەندیەکانی مەسەدا ڕاستە و خۆ لە دیمەشقەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدولوەهاب کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. ئەم ئێوارەیە کاتژمێر 7 ئاگربەستێکی 4 ڕۆژە ڕاگەیەندرا لە نێوان هەسەدە و دیمەشق. لە دوای ئەمە چی ڕووەدا؟ هەنگاوی دوای ئەمە چییە؟ بله ایوان بخیر، سلام و رزق مجوهنه. براسی یعنی هر کس زانش با اجتماع یکم به ایدی متوسط اواگر بست کرده. جبو دان و صندن کرده. سر اساس کی که هر دو طرف حدود غالبا قبول بکن. نه مسئله لشکری به مسائل سیاسی چارەسەری بکره. آن بده مدیگره که اواگر بست دست بیاره. آدم جدوا چاروجاده یعنی ام بیشتر هم تفاهمات درکتن گرگ بین نقاشی. از باورم یعنی هر دو طرف جی وقت ارینی کی بینه. جبولن بهبین یعنی اواگر بس بردوام بکه جبول مجال دانو صندنی بهتر برپره به و مرو کاری به تشناجی قزل. بله. کەواتە باسی هەنگاوی دواترم بۆ بکە بەڕێز عەبدولوەهاب لەگەڵەوەی کە ئاگربەز ڕاگەیەنراوە، بەڵام پێشێلکاریش کراوە و لە چەند شوێنێک پێشێلکاریەکان بەردەوامە. یعنی بۆ ئەمە دەبێت چی بکرێ؟ بله أنا شوية قراتجيبي باري براسي ضامن دولية تحالف سركشيا أمريكاي يعني أمجي نما بدقين وأنا عند بيجين جرك أمريكا رولك باش بليزة بضامنك يعني أشكره وسراج بو باتفاقية بو ببيماني وجرك أم تمد بيجين جي جرك غرفاك عملياتها مسألة تنسيقي جبو تم شاشي درنك من جينا تجاوزات درنك من جينا براسي امشي هيفيه نامام بيجي تحالف جي السبي كاري باش بسكنه جبو تم هركز زانبه مثلا بيجن هركز قاربه التزام كيبك في اغربسي باش بەڕێز عەبدولوەهاب ئەکرێ پێمان بڵێ ئەم ئاگربەستە بۆ ماوەی 4 ڕۆژ ئایا دیمەشق دەتوانێت وەک خۆی پێوەی پەیوەست بێ جێبەجێ بکات یاخود درێژ دەکرێتەوە ئەم ئاگربەستە؟ بەڵێ بەڕێز عەبدولوەهاب ئەگەر گوێت لە دەنگی منە پرسیارم لەسەر ئەوە کرد وتم ئەم ئاگربەستەی ڕاگەیەندراوە بۆ ماوەی 4 ڕۆژ ئایا درێژ دەکرێتەوە؟ ئایا دیمەشق وەک خۆی هاوکارانم پێمەڵێن وێنەی نەما لەگەڵمان بەڕێز عەبدولوەهاب هەوڵەدەن بۆ وەربگرنەوە لەسەر پرسێکی گرنگ گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدولوەهاب خەلیل بەرپرسی پەیوەندیەکانی مەسەدە لە دیمەشق دەکەم کە سەر لە ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 7 ئاگربەستێک ڕاگەیەندرا لە نێوان دیمەشق و هەسەدە لە کاتژمێر 8ەوە 8 ئەم شەو واتە ئێستا ئەتوانم بڵێم کاتژمێر و نیوێکات چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم ئاگربەستە، بەڵام پرسیار گەلێک هەیە لە دوای ئاگربەستەکەوە. هەنگاوەکانی دوای ئاگربەست چییە؟ ئەوەی جێی مەترسیە ئەوە بوو کە جێی سەرنجە ئەمڕۆ بینیمان بەرجۆمان کە ئەو هەواڵە بڵاو کرایەوە لای هەسەدەوە کە کەمپی هۆڵ چۆڵ کرا. هەسەدە کشاوەتەوە لە کەمپی هۆڵ. کەمپی هۆڵ هەمیشە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە لە ناوچەکە پاشماوە و یاخود کە سوکاری داعشی تێدایە، ئەوانە زیندانیانی داعش بوون لەو کەمپە. ئەمە مەترسی هەم بۆ ناوچەکە و هەم بۆ دەرەوەی سووریا دروست کردووە. هەر بۆیە حکوومەتی عێراقی ئێستا سنوورەکانی لەگەڵ سووریا توندوتۆڵ کردووە بۆ ئەوەی کە مەترسی سەرهەڵدانەوەی داعش لە ناوچەکە لە خۆی دوور بخاتەوە. بەڕێز عەبدولوەهاب خەلیل لەگەڵما. بەڕێز عەبدولوەهاب پرسیارم لەسەر ئاگربەستەکە کرد. ئەم ئاگربەستە بابەتێکی گرنگ خەڵک لێ ئەڕوانێت. جارێ بابزانم ئەوەشم بۆ باس بکە بزانم ئەم ئاگربەستە بەدڵتان بوو پێتان باش بوو ئەم ئاگربەستە ڕاگەیەنرا ئێوە لێی ڕازین یاخود نەخێر ئەم ئاگربەستە ناتوانێت خواستەکانی ئێوە بەدی بێنێ؟ بله براسي بنا مرة أشكره بيجن أبا أقربز دمك إذا يعني هات راد هندني هات إعلانك دمك إذا براسي هركز الزاني يعني روشة كردا إيرو بالسوري بيشتي بالشواية هركز دبيني يعني شوان بلان النام التويجي هنا براسي أو رولك خراب يصير سر بيجن سر هرمي بيشتي جبو أم بيتر قاربن كوينا كردا أم باريزن هرمي كردستاني ده هرمي كردي ده إدي براسي بيجن وكيزا سوريا ديمقراط أبا بس قبول كر. ليه نايوي معني إيرو رو برنجي استسلام كي بيكره
از باورم وی بب مدخلك يعني بب الدري يقاري بدارو صندنا بسربي آبادكرن او دارو صندنا هان جرك ما في كردا هبونا كردا تايبت مندية كردا خصوصيات كردي جرك ديس دوا هرمي كردي دمينه او ام بيجن مرسومه 13 یا گو ام بيجن حکومت سوری اعلان کریه گرک او جی ام بيجن مرو سکار بکک مرو بکی ماده دستوری اساسی قانونی دستور سوری دانده براسي يعني بيجن تكوشينك يجي تكوشينك سياسي جلدي باش يرو دنجي لشكري برس عبد الوهاب دانو صندن سياسي بەڕێز عەبدولوهاب ئێستاکە ئێمە گفتوگۆکەین لەسەر شاشی کوردستان 24 ئەو هەواڵە بەپەلانەی کە هەیە زانیاریەکان ئەوەیە هەسەدە دەڵێ گروپەکان بە چەکی قورس هێرش دەکەنە سەر گوندی تەلبارود کەواتە پێشێلکاری هەیە لە کاتێکدا ئاگربەست ڕاگەیەنراوە. من پرسیارەکەم ئەو بوتم دیمەشق تا چەند پەیوەستە بێ پابەندە بێ بە جێبەجێکردنی ئەو ئاگربەستەوە. أنا مش بو دمشق دي أمني كارن تشتكي بيجن لي مش بو هذا سوريا ديمقراط أم كارن بينا بيجن هذا سوريا ديمقراط إعلان أجر بس تجر وبوت هجر إيش من السهري مع مجي بالبرخورد يعني بتشتكي رواية أما حكومتها شامج يعني إيرو ملتزمة بأجر بس جرك التزامي بيبك ضامن دوليجي جرك التزامي بيبك يعني إيرو يعني بالا قدينة الدم إيرو إيش هاتن السكنادن يا أجر بس كاتي إعلان كرن وادي سين إيش بدوامن تبي معناه جرك جديتك هبش تحالفات وري جهاز سوري جرك جديتك هبه جبو مرو قالب قابل للمالش جبر هجر أبي ريشتم بردوامه وما في باراستنه ما في رواية جهاز سوريا ديمقراط وز باور ميدي بيرنجي هم ناجن تنجامه يعني باش با هەندێک ورتر بچینە ناو باسەکەەوە بەڕێز عەبدولوهاب مەبەستم بەندەکانی ڕێکەوتنەکەیە با بەڕێز عەبدولوهاب خەلیل پێم بڵێ چارەنووسی پارێزگای حەسەکە کێ بەڕێوەی دەبات ناوچە کوردنشینەکان بەگشتی ئەمانە کێ بەڕێوەی دەبن لە داهاتوو بلي انا الجور وثيقات تفاهمي براسياغو جياستا سوري بالكتي وديفيجن بما هي سوري ديمقراط مساعد كريم انا جبو محافظه حسكيش خواتي ديار كرن جرك برنجكي كردي به حتى محافظه لنا وش يعني شبيش بلي هي سوري ديمقراط وبيتر شكرن آدنجی مسائلا گرک نابن هبن دیس ترشیح ببن جبود برلمان سوری دیجی خو بگیرن آدن مثلا دستور امبیجن مرسومات 13 جی گرک هم کار بکن جبو اعتراض بزمانی کردی بگیرن بخوندنا بشهادات کردی جی بگیرن خصوصیات کردی ایدی براسی برنگ کیولو گرک او منطقه خبريدن ئەو دامپێدانانە بە زمانی کوردی تەنها لەو ناوچانەیە کە زۆرینەیان کوردنشینەیە خود نەخێر لە تەواوی سووریا ئەم دامپێدانانە او براسي يعني الجور حكومتي اداره كارديني دبيجي زمانكي نشتماني سراستا سوري بشتي وجما في واي هرمين كردي ده جبي بخوينن والهر دريشي جرك بيجي خو بگري يعني باش دەواازە سنووریەکان کێڵگەنەوتیەکان بازگەکان هەموو ئەمانە کێ سەرپەرشتیەکە کێ بەڕێوەی دەبامە بەستم لایەنی ئەمنی بڕیاردەرە کێ ئەمانە کات بۆ داهاتوو أنا شبو عليه منيد نابا بجارين كردي ده شوية ويسايش شامه هذا يسايش كردية هذا وكي دنجي مسائل عسكري براسية وقريداي دانو صندني لجنات تفاوض هنا قريداي هذا سوريا ديمقراط مسائل حدودها مسائل معابرة أو جبرنجة كي عالي كجير بدانين ويتشاوا بريد الدنيا حاصل ببرنجة كي كشتي أمكان بينا بيجن أف تفاصيل يقولوا بشوف أبي نقاش بيسر كرن أما رنجة مزن خاني مزن براسي أشكرن ودياري باش بەڕێز عەبدولوهاب خاڵێکی کەی گرنگ یاخودێکێک لە بڕگەکانی ڕێکەوتنەکە کە باسەکرێ تێکەڵکردنی هەسەدەیە بە سوپای نوێی سووریا ئەم تێکەڵکردنە چۆنە چونکە لە ڕابردوو دەوترا دەبێت بە کوتلە بێ ڕێکەوتنەکە بەڵام ئێستا بۆتە فەردی و تاک ئەویش لە دوای لێکۆڵینەوەی ئەمنی بۆ هەرێکێک ئەنی تۆ ئەکرێ ورتر پێم بڵێ میکانزمی ئەم تێکەڵکردنە چۆنە او ام بيجن دو وثيقه حجدين ما هي دوله وجود لاسباورم دو وثيقه يرو ده هذا راجهاندني حكومتها بڵێ بەڕێز عەبدولوهاب هاوکارانم هەوڵەیەن بۆم وەربگرنەوە پرسیاری ئەوەم کرد کە یەکێک لە بڕگەکانی ڕێکەوتنەکە تێکەڵکردنی هەسەدەیە بە سوپای نوێی سووریا ئەم تێکەڵکردنە چۆنە بەڕێز عەبدولوهاب بەردەوام بە لە قسەکانت من جۆم لێتە وەڵامی پرسیارەکەم
بله متقول شوا نظام دكتي بەڵێ فەرموو. پیمانه حجده مهیده شو حکومت شامی و چاقید گود گرک وک کسایت وک افراد تبلیغ به او جز باورم یعنی وک هزا سوره دموکرات افتش رد کرد سربي اساسي اما ايرو وثيقه ايرو دركات حكومتها الشاميه دبيجن مسائل عسكري دمج عسكري جرك كامل وشامل بسر اصلا امني بسر اصلا عسكري وجرك بين نقاش كرج بو اليات دمجاوي ميكانيزماوي تشاو يعني هي مساله حواري ودانو صندني السربي مساله هي هي لو خوشك اشكره نبو زنالو باش هەسەدە چ پۆستێک وەردەگرێت لە سوپای نوێی سووریا ینی مەبەستم پۆستی باڵایە لە ئاستی بڕیاردان لە سەربازی لە ئاستی سەربازی. بله براسي يعني انا نقول وات شيء اشكره كريه دبيجن جماعه فوايه بنوك جيرك يانا ابكيش وزير الدفاع ابيك جي عاد دواد بيجن جرك محافظين خوشيش حسكي او بشنيار بكن دنجي بيجن وكي دنجي كسن هبن الجيم وكري بريا خوساريا وكذا سوريا ديمقراط كارو وانا بترشيح بكش بوتي كان برلماني السوري ده از باور موكي دنجي شوا بباطي ايجو غريداي قصده وغريداي هزم سوريا ام بيجن اسايشي او يجي جيبو بقري بەڵێ باشە باسی حەسەکە و ناوچە کوردەکانمان کرد با هەندێک باسی کۆبانێ بکەین. ئێستا خۆتان نەزان و ئاگادارن کۆبانەیەک گەمارۆ درراوە ئەم ئێوارەیە شەڕ بوو لەوێ ڕوبەڕووبوونەوە هەبوو کەواتە بابزانین چارەنووسی کۆبانێ چی بەسەردێ. براسيش خو يعني ديار بويا انا الجور وثيقات تفاهم ديار بويا كوبانيجي وكريمكي كردي خبري بده برنگه کی جرنگا امکار بیجن و اداره کی محلی به حاصل و ملت وی بپاريز ملت وی وار سازیای بری به خصوصیات کردی و هبه و خصوصیات قامشله و هری بدری پاکستان. باش تۆ بە من دەڵێ پیلانگەڕی نێودەوڵەتی دژی ڕۆژ ئاوا هەیە بۆ دەبێت هاوپەیمانی یاخود نێودەوڵەتی ئەمانە دەبێت پیلانگەڕی لە ڕۆژ ئاوا بکەن ئێوە کێ بەبەرپرس دەزانن ئەم پیلانگەڕیە لە پێناو چی؟ راستی يعني انا جو پیمانه ده اداري فرز بولو گرك ده هات گره چما پیمانه ده اداري بجينا هات يعني سبب رئيسي يكجي او تجاذبات دوليه وصراعات دوليه سر هرم السوري يكجي صراع اسرائيلي وتركي ده هرم السوري ده تاثير علينا رول كيف خراب ديس دانو صندنا سوري ده السربي اساسيا بيجن او پیمانه الفرنسا جهات گره نابرا حكومه الشامي واسرائيل ضمانات امريكي راسي گرك تركي جي ايدي راسي كربانا راسي بولا تركي وتشاوبا جرك إيري سر منطقة الشرقية مقصود واتا كرن مسائل الحلبة يعني أبتش أشهاد أشكره كرن وهات خويا كرن السبب أساسي جي إيرو جنب بينن تعيني وقت جهزا سوريا ديمقراط فارسنا وان سجنات يا وان حبسك داعش تده لكيلك تحالف بدن تبي معنى تحالف إيدي دخس أبيجن أو تحالف وقودي استراتيجي بري بقصدر هبوط قصد إيرو داوي بك يعني هات خويا كرن بس باور بيرو تصريحات يواد شيء تشتغل باش هەر بۆ تاوکاری قسەکانی تۆ بەڕێز عەبدولوەهاب دیمەشق قەڵێ من لە ڕێککەوتنی دەی ئاداریش پەشیماس نەبوومەتەوە پاشگەز نەبوومەتەوە بەڵام بینیشمان وەک خۆی جێبەجێ نەکرا بابەتێکی کەی گرنگ با باسی کەمپی هۆڵ بکەین لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا هەسەدا پاشەکشەی لە کەمپی هۆڵ کرد خۆشتان نەزانن کەمپی هۆڵ هەمیشە بەم شێوەیە ناوبراوە بۆمبی تەوقیت کراو بۆ هەموو جیهان نەک تەنها بۆ ڕۆژاوە بۆ سووریا بۆ دەوروبەری چکە خۆت ئاگاداری کە چەکدارانی تونڕە لەوێن کە سوکاری داعشی لێن لە زیندانەکان بامان شێوە کەواتە بۆ گەیشتنە ئەم بڕیارە هەسەدە هسه شوي يعني وكذا سوريا ديمقراط هركز جديد يعني بتشاوا ايرو فارسن ديكر تشاوا ايري سد هاتن قرن وهركز جي بيدن بو تحالف جي بيدن بو ايدي مجبور بو هسه فلسفه بك بري خو بدن هريم كردي جبو قارب ملت كرد وهريم كردي بباريس براستي جبا هركز زاني يعني روش تشاوا بو ايري تشاوا بو سربي هريم هوري يعني هات خويا كرن يعني ايرو قوا ام بيجن حكومه الشاميه ترباسي شدادي بو ايدي مزاني بو بري وانا راست راست به مقيمه كاباهوري السربي اساسي براسي برخداني باش هات كرن جبو باراستني لي اما دما داوي مجبور بو نو هيس خودك شينه جبو باراستنا هريم خوني كردي ئەی لەسەر ئاستی سیاسی حکوومەتی نوێی سووریا مەبەستمە چاوەڕێی چی بکەین چ پۆستێک بۆ کورد ئایا پۆستێکی گرنگی باڵای
بڕیار دەتوانێت وەربگرێت کورد دەتوانێت دەستی هەبێت لە بەڕێوەبردننی سووریا لە ئیدارەدانی سووریا بۆ نمونە ناتوانێت جێگری سەر و کۆمار بێ براستی کەس تشتێکی نادێت کورداگەرە کورد ئیرۆ کاربن خۆ هێز بکەن ji بۆ tiştê dixwazin bistî yanî bera her kes dizane heger îro Kurda xwe nekirayek li Hesekê li Qamişlo em bêjin îro me nedîta Kurdê me li Başûrê Kurdistan Bakurê Kurdistan Rojhilatê Kurdistan bi çawa tevbûniyek dengek tenê çêbû dengek Kurdistanî hat davakirin ser vî esasî bi rastî medî adrestek çêbû yanî bera em wilo waqiî bişxware kes mafê kesî ticarî nadî kesî wilo bera gerek îro em jî em vê tecrîbe ji xwe bigirin û gerek em zanibin bi çawa em dîse baxesê xwe em dîse kom bikin û karibin bi rengekî kar bikin şaştiyê me ku de bûn kêmanî ku de bûn em çawa karibin serrast bikin em çawa karibin di nava Sûriye بەڕێز عەبدولوهاب cê Kurda em bêrin cê ئەزانی بۆ پرسیارم کرد چونکە بڕیارە لە داهاتوودا لە حکوومەتی نوێی سووریا تەنها یەک وەزارەت یەک وەزیر بدرێ بە کورد یعنی قسەکە ئەوەیە ئایا تەنها یەک پۆست لە ئاستی باڵا خواستی سیاسی کورد پڕەکاتەوە؟ براستی یعنی مەسەلە me em tim dibêjin em wek Kurd em dibêjin heger wizareta jî bidin me û heger mafê me tune bide Sûriyê êdî em ti timûhê me divê natine ji bo wilo mişter got gerek îro Kurd براستی dê merhela dîrokî de yan dê qunaxa dîrokî de gerek îro Kurd zanibin bêşî dixwazin nava Sûriyê em menasiba dixwazin lê em mafên Kurdî dixwazin ev jî gerek em feq û cudayî têxînin ji bo wilo ez dibêjim heger mansib hebe heger tune be ge em wek Kurd wek hêzên siyasî wek kesahetên siyasî ge em yani em ji bo pêşeroja xwe tiştekî ji xwe qezej nekin yan tiştekî ji xwe daneynin birastî êdî dîsem tiştekî nabin ji bo vêna menasib ne gelekî muhim in a herî muhim em Kurd gerek em zanibin em tişt dixwazin ji Sûriya باش بەڕێز عەبدولوهاب تۆ باست بۆ کردم وتت گرنگە ئەم مەرسومەی سەرۆک کۆمار سەرۆکی ڕاگوزەری ئێستای سووریا لە دەستووردا جێگیر بکرێت کەواتە کورد دەبێت ترسی هەبێ لە مەرسوم تا ئەو کاتەی کە خواستەکان و داواکانی لە دەستووردا جێی دەبێتەوە و دەچەسپێنرێت چونکە مەرسومێکی تر دەتوانێت و مەرسومەی ئیلغا بکاتەوە تەواوە بله ڕاستە ئانا برەنگێکی قانونی لێ بنەرە ولۆی ئانا ji mafê serokê hikûmetê heye mersûmekî derxîş bo tiştekî wilo lê ji mafê wî jî mersûmekê din jî derxe elga سپاس دەکەم بەڕێز عەبدولوهاب خەلیل بەرپرسی پەیوەندیەکانی مەسەدە لە دەمشقۆ لە ڕاستە و خۆ لەگەڵم بووی گەلێک سپاس بۆ بەشداریت